ئەمە بۆ قوتابخانەی مەولەوی قوتابخانەی مەولەوی کاولکاریە ینی وێرانە بۆ کێ بچین ئەم قوتابخانە پاکە ینی تازە دروستکراوە بۆ یانە بیدەنە دەست خەڵکی درەوە بۆ نایدێنە دەست خۆمانەوە ئیمتیحاناتە مەکتەب ئێمە مەکتەب پارەکە هاتینەناو ئەم مەکتەبە ئەیانە بیدەنە دەست بێگانە ئێمە نامانەوێ ئەگەر ڕازین ئاوایە ئەگەر نامە تاکو بەیانیش لێرە ئابین چونکە ئێمە سەفسین دەرزمان زۆرە ئیمتیحانەکان دەستی پێ کردووە چونکە قوتابخانەکە تازەیە مدیرەکەمان بە هەوڵ شانی خۆی پای کردووە بەڵام ئەیانۆ لێمان سەن ئێمە قبوڵ ناکەین ئەگەر پێویست کە 16 ڕۆژ لێرە دانشین مەکتەبەکەی خۆمان نادەنی خۆمان ئەمە ڕەگەزپەرستی نییە ئێمە کوردین ینی مەکتەبەکەمان ئەدرێ بە مەکتەبێکی ئینگلیزی مەکتەب شەید ڕەنگی چەند ساڵە لەم مەکتەبەیە لەوەتی کە دامەزراوس ئەمە سێم مەکتەبێت ینی بۆچی یەک مەکتەبێت جێگیر نەبێت مەکتەبەکەش تازە پێویست ناکەوە بگوازرێتەوە مافی خۆمانە لەو مەکتەبەیە بین ئێمە ئەم قوتابخانەمان وەرگرتووە تازە کەچین هەموو لایەنەکان نازانم چاوێنان وایە کە ئەم قوتابخانەمان وەرگرتە یەکی ئەوێ بڕمان بکەن یەکی ئەوێ دەرمانکە نازانم وازە قوتابخانەکەم بۆ کوڕەکانم وەرگرتووە نازانم خزمەتی ئەم منداڵانەی پێیەکەم هەمووی منداڵی ڕەشورت فەقیرە ئەیانێ ئێستا منە مەکتەبە چۆڵکەم لەسەر حیسابی من على ئاساس مەکتەبێکی ئینگلیزی نێودەوڵەتی دروست دەکەن یاخر لە چی قانونێکە هاتووە تۆ سێ مەکتەب بڕخێنی مەکتەبێ دروستکەی ئەبێ من چۆڵیکەم بچمە شوێن لانە بڕاتە مەکتەبێتتر عکسەکەم قوتابخانێترە یعنی ئێمە سێ مەکتەب بڕخێن لە پێناوەی مەکتەبێکی نێودەوڵەتی دروست دەکەن على ئاساس بە ئینگلیزیمان ئینگلیزیە